ڕۆژی یەکشەممە دەست بە دابەشکردنی موچەی مانگی تەمووز دەکرێت. عێراق داهاتی 7 مانگی ئەم ساڵی ئاشکرا کرد. وەزارەتی کارەبا پێداچوونەوە بە نرخی کارەبای پرۆژەکانی نیشتە جێبووندا دەکات. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. بەپێی هەواڵی سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم پێ ڕاگەیاندووە. ڕۆژی یەکشەممە 24 ئەیلولی 2023 600 میلیارد دینارەکەی هەرێم لەلایەن بەغداوە دەگات و دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکرێت. باوتەی سەرچاوەکە لە ماوەی هەفتەیەکدا موچەی مانگی تەمووزی سەرجەم فەرمانبەران دابەش دەکرێت. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند وەزارەتەکان پێداچوونەوە بە نرخی کارەبای پرۆژەکانی نیشتە جێبوونی هایکۆستەکان دەکات. لا ڕوونکردنەوەیەکدا کاپەیجی فەرمی وەزارەتی کارەبای هەرێم بڵاوی کردووەتەوە. تیایدا ئەردەلاندۆسکی بەڕێوەبەری گشتی دیوان و بەرپرسی لیژنەی باڵای پرۆسەی پریپەید دەڵێت پرۆژەی پارەپێدانی پێشوەختەیکری کارەبای پریپەید سیستەمێکی پێشکەوتۆ و باشەوەیەکی دادپەروەرانە و ڕێکوپێک بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێکخستنی پێدانی کارەبایە و بە هیچ شێوەیەک پەیوەندی بە زیادکردنی نرخ و کارەبای 24 کاتژمێریەوە نییە. باسی لەوەش کردووە هاوبەشانی سیتیەکان دڵنیا دەکەینەوە وەزارەتی کارەبا پێداچوونەوە بە نرخی کارەبای پرۆژەکانی نیشتە جێبوونی هایکۆستەکان دەکات. وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردەوە داهاتی 7 مانگی ڕابردوو زیاتر لە 65 تریلیۆن دینارە. دەشڵێت لەو بڕا زیاتر لە 62 تریلیۆن دیناری لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بەدەست هاتووە و وەزارەتی دارایی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە داهاتی وڵاتەکەمان لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵ تا کۆتایی مانگی تەمووزی ئەم ساڵ 65 تریلیۆن و 195 میلیارد دینار بووە. ئاماژە بەوەش کراوە لەو بڕا 62 تریلیۆن و 259 میلیارد دیناری داهاتی نەوتی بووە کە 95 لە سەتی بودجەی گشتی پێک دەهێنێت. ئەوەش خراوەتە ڕوو داهاتە نانەوتیەکانی وڵاتەکەمان لەو 7 مانگەدا گەیشتووەتە زیاتر لە 2 تریلیۆن و 935 میلیارد دینار. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شەد.